و بە پێویستی شمانزانی ئەو وەفدە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بەسەر بکاتەوە. خۆشبەختانە برایان و خوشکان و مامۆستایانی ئاینی کۆمەڵێکی زۆر بە ڕۆحێتێکی باش و بە شەوق و زەوقێکەوە هاتوون بۆ کۆڕ و کۆبوونەوەکان و ئەمڕۆ لەو کۆبوونەوەیەش زیاتر جەخت لەسەر بەرەو پێشبردننی داعوە و بانگواز کرایەوە و تاکید لەسەرەوە کرایەوە کە برایان و خوشکانمان کادێرانمان بەدەم بایۆمەتریەوە بچن کاتی نیشتیمانی دروستکەن بۆ ئەوەی بێبەش نەبن لە کاتی بایۆمەتری و بە خۆشحاڵیەوە لەو کۆڕ و کۆبوونەوانەی ئەنجومەنی خەلیفان ئەوانەی کە ئامادە بوون زۆر خۆشحاڵ بوون، دەستخۆشیان کرد، هیواخواز بوون کە ئەم سەردانانە بەردەوام بن.